کوڵاندنی ساوارە لە گوندی جدیدەی دەشتی بەڕانەتی شاری هەولێر. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی درێنە بەشێک لە خەڵکی گوندەکە کۆ دەبنەوە بۆ زیندووکردنەوەی نەریتێک کە نەک هەر تەنیا دروستکردنی خواردنێکە بەڵکو بەشێکە لە ناسنامە و هاوکاری کۆمەڵایەتیان بۆ دراوسێ و دانیشتوانی گوند. ئەو گەنمی ئێستامە ئەوڕۆ دێکوڵێن ڕەشگورە ساوەڕ کوراندن نەریتێکی کۆنی هەیە. جوانترین شێوازی کوراندن ئەوەی ئەوها بەدار بیکورێنی نەک بە تایە و بەشتان لەبەرەوەی ژینگەی پیس دەکات دەبیلایانی ژینگەی لەبەر چاو بگری. ساوەڕ کوراندن کاتێکی باشی دەوێتن لەبەرەوەی ئەو گەنمەڕەقە پێویستی بۆیە نسبەی گەنمەکەی چەندە تقریبان 3 قات ئاوی تێکەین. باشترین کاتیش لە بۆ ساوەڕ کوراندن بەڕێی من لە بابرن کە داخلی مانجی هەش بووین داخلی ئاب بووین و بە تایبەتی لە 15 ئاب کاتێکی باشتر لەبەرەوەی ڕۆژ ئەو هێزەی نمایوەکو تەمووس لە تەمووس خەر کەمتر دەکورێنتن زیاتر ئەمە وەکو نەریت خۆمان ساڕانە لە مانجی ئاب دەکورێنی. بە پێی ژمارەی خێزانەکەی خێزان هەیە مەسەلەن زۆری دەکورێن لۆ نمونە 2 قەزناک دەکورێن قەزناک 4 ڕبەیە هەر ڕبەی 9 کیلۆیە. ئێستا ئەوەی ئەمە دەکورێنین 5 ڕبەیە یعنی 5 زاران 9 کیلۆیە دەکورێنین. کوڵاندنی ساوار ئامادەکردنی ژەمە خۆراکێکە لە وەرزی هاوین و هەڵگرتنی بەشێکی دیکەی هاڕاوی ساوارەکەیە بۆ وەرزی زستان. خەڵکی گوند ئەمە وەک جەژنێکی بچووکی بەرهەمهێنان تەماشا دەکەن. بۆنی ساواری کوڵاو بە هەوادا بڵاو بۆتەوە و بیرەوەری باب و باپیرانی بۆ دانیشتوانی گوندی جدیدا زیندوو کردوتەوە. تەمەنکەمە دەیکورێنین پاش کوڵاندەکەی بێتەوە دەشوینەوە چای دەکەین و خاوین دەکەینەوە زیوان و شتواتی دابێتن وەکو خۆڵ و شتواتی دەبێت خاوین دەکەینەوە دەشوینەوە پاش وەلارۆ دەیکوڵێنین کە کوڵاندمان وشی دەکەین بۆ ماوەی 3 ڕۆژ دەمێنێتەوە دەبێت لە شوێنێکی ڕۆژی لێ بداتن تەمەن بە وەزای ڕۆژیشی دەبێتەوە کە تەواویشی بۆ ئینجا لە فەردی دەکەین پاشن دەبێنە ئاشی ئێوە منتقە سلێمانوار پێدێن ئاسیاوە لەوێن دەرێت 2 پەرچی لێ دەکاتەوە ئاش گەرمەکەی ناسی دەکاتن دەکەینە ساوار ساوارەکە بۆچێ بۆ دستانی بۆ کاتەکان کە دەخۆن تا ساڵی دادێتەوە وەلەمان کاتە هور دەکەشی دەبتە پیرخەنی ئەو پێدرێن پیرخەنی لەبەرەوەی پێدرێن پیرخەنی وەخت خۆی ئەو کەسانی کە دانیشتویان نەبووە پێیان خۆشە هور بۆ ناسک بووە ئەویان خواردیان. سەرباری بەرهەمە نوێیەکان و گۆڕانی شێوازی ژیان خەڵکی جدیدا ڕێگەیان نەداوە تەکنۆلۆژیا و هاوچەرخ بوون ئەم بۆن و بەرامە کۆنە لەناو ببات وشکردنەوەی ساوار لە ژێر خۆری گەرمی بەڕانەتی بەڵێنێکە بۆ پاراستنی مێژوویەک کە بە ڕەنج و ماندووبوونیان بەرهەم هێنراوە. گەنمی پارە لۆ ئەو ساڵە دوای زیاتر لە 2 سەعات و نیو گەنمەکە بوو بە ساوار. ئینجا سێژێکی زۆر تایبەتی هەیە لەم سروشتە جوانەدا خواردن پێشکەشی ئەم ئازیزانە بکەین.